کوردانی دانیشتووی گوندەکانی سنووری قەزای خانەقین لەبەر خراپی ڕەوشی ئەمنی و مەترسیان لە عەرەبی هاوردا گوندەکانیان بەجێ دەهێڵن. خەلیل ئەشرەف دانیشتووی یەکێک لە گوندەکانی قەزای خانەقینە. ئەو دەڵێت زیاتر لە 6 ساڵە لەم گوندەدا نیشتەجێیە. لە ساڵانی ڕابردوودا گوندەکەیان زیاتر لە 40 خێزانی کوردی تێدا بووە، بەڵام لە ئێستادا تەنها 2 ماڵی تێدا ماوە. هەمویان گوندەکەیان بەجێ هێشتووە. لە بەشێک لە گوندەکانیش کە لەلایەن دانیشتوانەکەیەوە چۆڵ کراون، عەرەبی هاوردەی تێدا نیشتەجێ کراون. ئەو ئەمەی بە تەعریبێکی نوێ ناو دەبات کە ڕووی لە گوندەکانی خانەقین کردووە. داعش ڕووی کردە خانەقین و وەزعی خانەقین تێکچوو، سەیرەکەی خەڵکەکە حس کرد ئەمانی نییە و ئاوایەکان چۆڵکردن. بەداخەوە زۆر بەداخەوە ئاوایەکان دەوروبەری خانەقین چۆڵ بوونە، تقریبان 24-25 ئاوایی بوونە. ئەم ئاوانیشە هەمووی خەدەماتیان تیا بوو. کاتخۆی سەیرەکەی خۆ جەنابتان ئەگەر تەسویر بکەین، جادە و قیلە و مەدرسەی تایە و کارەبای تایەوە. بەس ئەوەسە وەکو ناحی ئەمانەکە کە ئەو کاتە ئەمان نەبوو، خەڵکەکە ترسا لە ترسا چوو بۆ شار، ئەوەی کە باری کرد بۆ کەلار بۆ سلێمانی. لای خۆشیەوە لێپرسراوی نووسینگەی خانەقینی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم دەڵێت لە ئێستادا پرسی تەعریب و عەرەبی هاوردا لە گوندەکانی قەزای خانەقین دەستی پێکردووە. ئەو دەڵێت نابێت سەرکردایەتی سیاسی کورد چیتر لەسەر ئەم پرسە بێدەنگ بێت. تەنها لەم ساڵە 500 خێزانی عەرەب نەقل نفوسیان کردووە بۆ خانەقین. ئەویش مەترسی هەیە لەسەر کوردبوونی شارەکە. داواکارین لە حکوومەتی هەرێم ئیش بکەن لەسەر ئەو شتە و لایەنە سیاسیەکان، چونکە بە بەرامبەری ئەوان 24 گوند لە خانەقین چۆڵ کراوە. تقریبا 4200 خێزان کورد لە خانەقین دەرچوونە. بە بەرامبەری ئەوە عەرە بەگەڕێتەوە بۆ شوێن خۆی و بەبێ مادەی 140 ئەو خێزانە عەرەبانە تعویز خۆیانیان وەرگردە. داواکارین لە حکوومەتی هەرێم ئیشێک بکەن لەسەر ئەو شتە بۆمان. بە پێی ئامارێکی نووسینگەی خانەقینی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم، تەنها لەم ساڵدا زیاتر لە 500 خێزانی عەرەبی هاوردا کاری گواستنەوەی ڕەگەزنامەیان کردووە بۆ قەزای خانەقین. هاوکاتیش لە ماوەی 5 ساڵدا زیاتر لە 24 گوندی سنووری قەزای خانەقین چۆڵ کراون. ئەمەش بە مەترسیەکی گەورە دادەنرێت لەسەر ئایندەی کوردستانی بوونی ناوچەکە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، گوندەکانی دەوروبەری قەزای خانەقین.